بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆن کاتتان شاد. ئەبوو بەکری شەریفزادەم لە بەرنامەی ئەوڕۆ لە خدمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆ. لە بەرنامەی ئەوڕۆدا میوانداری ساڵحی سەرداری عضوی دەفتەری سیاسی حیزبی حکومەتیست لە ڕێگای تەلەفۆن و بەشداری بەرنامەکەمانە. ساڵی سەرداری ئەگەر دەنگی منە بیسی خۆشاکی بۆ بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. منیش سڵاوەکەم لێیە و لە هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ بەڵێ فەرموون لە خزمەتتان. زۆر سپاس. ساڵە سەرداری بۆ خۆت ئەوزایی ئەتوانم بڵێم بەگشتی دنیا و مشەخەسەن خاوەرمیانە و عێراق و سووریە و ئێران و کوردستان و ئەمانە بەرحاڵ هەم ئاگاداری هەم خەڵکیش ئیدی مەسەلەیە نییە کە ئاگاداری نەبن کە چ جەهەنەمێکیان بۆ ئەم خەڵکە دروست کردووە و لە ڕەسیا ئەمریکا و دەوڵەتانی ئوروپایی و جمهوری ئیسلامی و خودی دەوڵەتی عێراق و سووریە و تورکیە و هەموو ئەم دەوڵەتانە کە ئەم وەزەتەیان خوڵقانوە دوو دەلیل باسەکرێت کە بۆیە مقەدەمە کورتە باسەکەم وەکو عێراق و مەسەلەی داعشمانە کە مشەخەسن دێمە سەر وەزیەتی کوردستانی ئێرانیش. بە دوو دەلیل باسی واکرێت کە جەریانای ئێرتجاعی و مشەخەسەن داعش کەلام بووەتە مەسەلەیەکی زۆر مهم و بە دروستیش نگرانیکی وەسیعی دروست کردووە بە ئەم قەتڵ و جەنایەتانەی کە ئەمانە وەڕێیان خستووە. باز دەواکرێت کە بە دوو دەلیل ئەم وەزیەتە خوڵقاوە و مشەخەسەن جەریانێکی ئێرتجاعی و بەغایەت ضدی ئینسانی دروست بووە. یەک لە دەرەجەیە وەڵا کە ئەمریکا کە وەزیری ئوموری خارجی پێشووی هیلاری کلینتۆن بە جزئیات باسی کردبوو کە ئەمانە خۆیان داعشیان دروست کرد و خوڵقێنەرەکەی خۆیان بوون بۆ ئەوەی کە بێسا وەکو ئۆپۆزیسیۆنێک چاویان لێکردن بۆ عەلەی دەوڵەتی بەشار ئەساد و لەلایە تریشۆ جمهوری ئیسلامیش کە دیفاعی لە حکوومەتی عێراق کرد. ئەم مەسئلە باعث بووە کە مەسئلەی جەریانای ئێرتجاعی و مشەخەسەن داعش ئاوا وەکو قارچێک یا بە ئیسرائیل مایڵێن وەکو کارگ سەریع ڕوشتەکە و ببێتە مانەیەکی ئاوا ئەساسی کە هەتا تەواوی دنیا و نگەرانی وەسیعیش هەتا لە ئەوروپا پێکەناوە. تۆ لەم بابەتەوە نەزەرت چییە و پێت وایە ئایامانە واقعین و دەستی دەوڵەتانی ئوروپا و ئەمریکا لە ڕاستیا لە خوڵقێنەر و جمهوری ئیسلامیش خوڵقێنەری ئەم وەزیەتە هەن؟ بەڵێ هەروواکە خۆتان مفەسەڵ باستان لێ کردووە تا ئێستا ئێمە هەم لە تەلەڤیزیۆنی پەرتەوە بەشی کوردی و فارسی لەم بارەوە قسەمان کردوە لە نەشریات و ڕستانە و میدیای خۆمانەوە ئەم تۆزیحەمان داوە و ئەمە پێمان وایە کە ئەمە هەروە سایەقەیەکی هین نەبووە لە هەورێکی بێ ئاسمانە و پەدیدەیەک وە ئێمڕۆ بەناو داعش هەیە لە مەنتەقەکە و مەنتەقەی ناوە بە ئاگرۆ خۆیان خوڵقاندویانە و هەمیشە لە مناسباتی بین قودرەت‌های مەنتەقەی چ قودرەت‌های دنیا لە سەی دنیاوە چ قودرەت‌ها لە مەنتەقا وەکو مەنتەقەی خاوەرمیانە ئەم جۆرە لە دروستبوون لەم جۆرە لە نیروە ڕەش و ترۆریستانە یەکەم جار نییە و ئاخر جاریشی نییە. ئەگەر چاوێک لە تاریخ و لە چەند ساڵی ڕابردووە ئێمە بکەین 50-60 ساڵی ڕابردووە هەمیشە بینم دوو قوتبەی شەرق و غەرب یا شۆرەوی سابق و غەرب و بەسەرکردگی ئەمریکا ئەم نەوعە جەنایەتە دروست بوون بۆ مقابل لەگەڵ تەرەفی مقابلە. لە ئەفغانستان مەسەڵەن ئەگەر چای لێ بکەیت لە لوبنان لە فلستین هەموو ئەمانە دەستکرد ئەمانە بوون دەورانێک احتیاجیان بوو لە مقابل ئەوە کە بەقەڵ خۆیان کۆمونیزمی ئەو دەورە کە حتا ئەفغانستانیشی بەدەستەوە بوو ئەبێ بەری پێبگرن ئەوە هاتن لە ئەفغانستانە ئەلقاعیدە و تاڵەبان و مجاهدین و ئەو جۆشتانیان دروست کردووە ئێوە ئاگادارن یان لە تەقابل لەگەڵ مەسەلەی فەلەستینە و سازمانی جبهەی ئازادی بەخش فلستین و ئەو وەختە کە چەپەکان لە فلستین وەکو جۆش حەبەش و ئەوانە بڕۆبڕیان بوو سازمانی ئەمەل و دوای حیزب الله و حەماس و ئەمانەیان دروست کرد. لە ئەم دەورە ئاخریشە هەر واکە ئێوەی شایەتان پێکرد داعشیان دروستکەوە لە زۆر سازمان و جایاتی بچووکتر کە جای داعش ئێستا بەناو داعش مەشهورە. گرێکمەوە بڵێم ئەوە شتێک نەبووە لە خۆیەوە هەڵبێ و ئەوە نەتیجەی
ئەوزا ئەحواڵێکی سیاسی اقتصادی تەناسب خوا و تەوازن خوایەکەوە لە بین غەرب و شەرقا هەمیشە بووە ئەم نەوعە لە سازمانە نە دروستکراون ماوەیەک قدرەتیان داوە پێیان ماوەیەک سەرکوتیان کردون وەختێ لە ژێر نەزەر و ئەوانە چوونە سەر ژێر نەزەری ئەوانەوە خالقیان بوون چوونە سەدەرەوە بۆیە پێم وایە ئەو شتەوە ئێوە باستان کرد کامڵەن دروستە و داعشیش لە ئەم جەیاناتەی ئەخیروا لە شاخی ئەفریقا لە منتەقەی خاوەرمە لە کشوەرهای عەرەبی وەکو تونس و عەرەبستان و لیبی و دواییش ئەلعان مەسەڵەن لە سووریا هاتە بەرەوە ئەمە دروست بوو کە بەداخەوە بلەخەرە ئەمە تەنیا مەسەلەی ئەمریکا و غەربیش نەبوو بەنظر من ئەو وەختە تەناسب خوای بین دوو ئیسلامی سیاسی سنە و شیعە کە لایەکی و عەرەبستان و قەتەر و ئوردن و تورکیە بوون بە دەرەجاتەوە لایەکی جمهوری ئیسلامی و بەشار ئەسەد و حیزب الله و ئەوانە بوون ئەمەش بەنظر من تەئسیری بوو لەم وەزعاوە ئەمانە ئێستا بێنە مەیان و بەداخەوە کە ئێستا و بەشە لە ئەم عەرزەیان ئەم بەشە لە کوڕەی خاکیان ناوە بە ئاگرۆ و ڕۆژانە بەداخەوە بنیام خەبەر و ئیطلاعاتی جەنایەت و ئینسان کوژی و کوشت و بڕ و ئەوانەی وا لە سەدری ئیسلامە محەممەد و ئەسحابەکانیان کردیان لە شەڕ بەدر و حونێن و شەڕ خەندەقوانە ئەوانیان زیندووە کردوەوە ئیسلامی واقعی هەر گەرێکیە بێ زەمان پێغەمبەر و سەدر ئیسلام چییە ئەمانە بوون وا ئێستایکەن هەروانە وا ژنانە فرۆشن ئەو کاتانێش ئەیان فرۆش ئەو کاتانە وەختێ فتحیانە کرد هەموو ئەمواڵی ئەوانە بە ئیسلاح وا کافر بوون جز و غەنیمەتی جەنگی حەسایە کراوە تەجاوزیان کرد بە هەموو ئەو ئینسانە لەو دەورا بوون بۆیە من پێم وایە ئەمە بەداخەوە دوای 1400 ئەورە ساڵتر ئەم دنیا لە عین پێشرەفتە یا بەخاتر سوود و بەخاتر منفعەت ئەوە ئەم هێزە ئرتجاعی و کۆنەپەرستیانە هێن کردووە زین و کردووە لە منتەقەکە. بەڵێ زۆر سپاس حەزەکەم پێشەوەی بێمە کوردستانی ئێران و جەریانی مەذهەبی و مشەخەسەن سەلەفیەکان لە ئێرانە کە بەهۆی ڕشت و گسترشی جەریانێکی بەغایەت ضد ئینسانی وەکو داعش کە تۆش باسی کرد کە ئینسان جورئەت ناکە سەحنەی تەلەڤیزیۆن و نازانم ڕەسانە و مێدیای عمومی چاولێکە لە جەنایەت و وەحشیگەریەکە ئەمانایکەن. تۆش ئیشارەت پێ کرد و خودی دەوڵەتی ئەمریکا خوڵقێنەری ئەم وەزیەتە بووە وەکو چۆن جەریانی تاڵەبان و مانیان دروست کرد حاشا لەمە ناکەن و خۆیان ڕەسمەن ئەمە باسەکەن و تازەگیش دیارە خەڵک نابێ ئینتزاری لەم دەوڵەتانە و مشەخەسەن لە ئەمریکاش بێ کە بە موشەکای کروز ئازادی و دموکراسی و خێرخوازی بۆ خەڵک بێنن. ئۆباما ئەخیرەن وەکو ڕێی جمهوری ئەمریکا وتوی هیچ ئیستراتیژیەکم بۆ منتەقەکە و مشەخەسەن عەلەی داعش نییە. لایەک تریشۆ دەوڵەتی ئینگلیز دوێشە من ئەخبارم گوێگرت ڕەسمەن ئەلامیان کردووە بەئێستا مەسەلەی ئەمنیەتی دنیا و مشەخەسەن ئوروپا یا منتەقەکە کولەن تەبەقە بەندیان کردووە لە 5 سەدها دەوڵەتی ئینگلیز ئەمەی ئەلام کردووە کە ئەم تەبەقە بەندیە لە مەرحەلەی 4 یعنی ئیدی خەریک ئاگاتە بە قەولی خۆیان ئەم خەتی قرمزە کە دنیا تادی دەکا ئەم جەریانە ئێرتجاعیە بەئێستا 1 دەرەجەی ماوە بەم دەرەجە نەهاییە بگەن کە خوان ئەوە خەتەرەکە بەئێستا تەشخیص دەدەن. کولەن ئەم وەزیەتە بە نەزەری تۆ باتەوەجی بۆی ئینتزار ناکرێت لەم دەوڵەتانە کە خۆیان خوڵقێنەری ئەو وەزیەتە بوون چاوەڕوان کرێ وەزیفەی خەڵک لە منتەقەکەدا و خەڵکی ئازادی خواست بەگشتی چییە جا وەختەی مشەخەسەن دێمە سەر وەزیەتی ئێرانیش و مەسەلەی سەلەفیەکان کولەن ئەم مەسەلە عمومیە بەڕای تۆ چۆنە و دەبێت چ بکرێت؟ من پێم وایە تۆ ئیشارەت کرد خۆشم ئیشارەم پێ کرد ئەگەر خەڵک تەمایل ئەوە بن کە ئەمریکا بەهەشتی مەعودیان بۆ دێنێ یا غەرب و شەرق و چزانم ئینگلیس و ئەوانە لە تەواهمان بەداخەوە و ئەمە وەسە باعیز مەرگومی وەسە باعیز کوشت و کوشتار هەرم تەواهمە بە غەرب و بە ئەمریکا و چاوەڕوانیەک و ئەمانە بەرحاڵ وای لێ هاتووە خەڵک چاوەڕوان خێر و بەرەکەتی ئەمریکا و ئەم دەوڵەتە زلهێز و قودرەتانە بن تا ئیسا فەجایعێکی زۆری ئینسانی بە شوێنەوە بووە ئەتوانین لە هەڵەبجە و لە ئەنفال و نازانم لە شەڕی ئێران و عێراق و دەیان و سەدان نمونە هەر لەو مەنتەقا بێنینەوە کە ئەمانە نەقشی ئەسڵ دەرەجەیەک بەدەست ئەمریکاوانە بوو. ئیسێش هەر کەسێک تەوەهمی بەوە بێ کە ڕۆژێ لە ڕۆژان ئەمریکا تێب نەجاتیە
اشتباهك شێباژەم بەداخەوە شاهد هەڵەبجەیتر شاهد ئەنفالتر شاهد کۆڕەویتر و زۆر مشکلاتی تر بۆ خەڵک لە منتەقەکە بین و خەڵک ئێران و عێراق و کوردستانیش کە ئێستا من پێم وایە ئەگە کەسێک بێ لەم وەزەتە نەجاتی بێ ئەگە هەر ئینسانێک وا زندگی و خۆی گەرەکە و 4 ڕۆژ ئەو داتە ببینێ پێم وایە نمونەگەرێک لە تاریخا ڕوویاوە ئەشێ ئەم نمونە پەیڕەو بکەن و بەنظر من تازەترینی نوێترینی نمونەی خەڵکێکی هەمبەستە و متحد بوو و بەرامبەر بە داعش و ئەوانە لە کوبانیا کردیان لە کوردستانی سووریا ژن و پیا و گەورە و بچووک خەڵکێکی هەمبەستە متحد هەر کە توانی چەکیان کرد هەر کە توانی بەدار و بەر تەواو ئەو خەڵکە بەنظر من نمونەیەک لە مقاومەتی توودەییان نیشاندا کە داعشیان بەو هەموو دەڕەندەی و بەو هەموو چەک و چۆڵە و بەو هەموو ئیمکاناتۆ وارە دەوڵەتهای مرتەجعی مەنتەقە لە اختیاریان نابوون واداریان کردن بە پاشەکشێ من پێم وایە هیچ ڕێگەیەک نییە غێر ئەز ئەوە یەک تەشخیص بن قبولکەن ئەمریکا یا ئینگلیز یا هەر زلهێزی تر کە ئیمڕۆ بەنا بە مەسلحەتێک تر تێبئا لە داعش 4 ڕۆژتر داعشێتریان بۆ دروستەکە بۆیە بەنظر من لە حاڵ حازرا نابێ دڵ بەوە خۆشکەن ئەوە دای لە داعش ئەوە نەهێش بێت بۆ هەولێر ئەوە نەهێش دەجەرلا بێتە ئەملاوە بۆ بەیانی کرد و ئیتر خەیاڵی گشتمان خۆمان ڕەحەت بکەین و سەرینی خاتر جەمی خەنە ژوور سەرمان ئەمە شتێکە بەداخەوە لە 40-50 ساڵی ڕابردووە تێکرارۆ بووە و مەرەتەب لە ئێمە قوربانی و شەڕ و مەشەقات و بەدبەختی بە شوێنەوە بووە وەیە من پێم وایە نمونە گەلێک وا لە تاریخا بووە و ئەس جملە ئەوەی وا عەرزم کردن تازەترینی نمونەی مەقاومەتێکی هەمەلایەنەی هەمەجانبەی خەڵکی کوبانی بوو بەرامبەر بە داعش وازانمەوەیە جا لە پێش ئەو مەقاومەتەوە بۆ سازماندانی وەزیفەی هێزە چەپ و کومونیستەکان هێزە ئازادی خوازەکان هێزە دموکراتیکان ئینسانهای شەریف و دەردمەند لەو جامعە ئەوەیە کە ئەم مەقاومەتە بەرامبەر بەم هێزە ئرتجاعیە سازمان بدەن چاوەڕوانی لە ئەمریکا و ئەوانە ئەگەر ئیمڕۆ بەری پێ بگرێ بەداخەوە دەبێ بڵێم ساڵێکتر داعشێتری بۆ زینوەکە ئەمە مەسلحەتی ئەمریکا و مەسلحەتی تورکیە و مەسلحەتی جمهوری ئیسلامی و مەسلحەتی قەتەر و ئوردن و دەوڵەتی مەرکەزی عێراق لەمایە بۆیە پێم وایە خەڵک گەرەکی وێنەجاتی وەدەست و یەک جار کۆتایی بێنێ بەم وەزعە بەرزە نەشێ مەقاومەتێکی توودەیی دەخاوەت لە سەرنوشتی خۆیانە و بەرامبەر کێوەسان بە ئرتجاع و کۆنەپەرەسی تەنیا ڕێگەیەسی ڕێگەیەکتر من غێرزەوە شک نابە. زۆر سپاس ساڵی سەرداری حەزەکەم پێشەوەی بێمە کوردستانی ئێران و مشەخەسەن لەسەر جەریانی سەلەفی وەم جەریانی ئەرتجاعیانەش کە لە کوردستانە بەهۆی ڕشت و جەنایەتایەکە داعش کردوویە گوێ دەڵقێن و خەریکن جموجۆڵێکیان هەرا حەزەکەم پێشەوەی ئەم سوالە بکەم سوالێک لە مەوردی جمهوری ئیسلامی بکەم دوێنەپێر جمهوری ئیسلامی ڕەسمەن ئێلامی کردووە هەر دەوڵەت و جەرەیانێ ئەلێی تۆریزم بێ ئێمە هاوکاریەکەین تۆ مەسەلە چۆن ئەرزیابیەکەی؟ زۆر سێرە بەڕاستی جمهوری ئیسلامی ئیدعای ئەوە بکا کە عەلەی تۆریزمە بەنەزەر من گەورەترین دەوڵەتی تۆریستی لەم دنیا یەکێ لە گەورەترین دەوڵەتهای تۆریستی جمهوری ئیسلامیە بانی ترۆر بانی کوشتن بانی دروستبوون سازمانهای ئێرتجاعی و تۆریستی لە مەنتەقە وەکو حیزبوڵای لوبنان وەکو حەماس وەکو ئەوانە وا ترۆرەکەن لە سەراسەر ئەم دنیا یەکێ لەوانە نەتەنیا دایکی هەموویان جمهوری ئیسلامیە و ڕۆژانە ئەمانە ترۆریان کردووە ئەگەر سازمانێکی ڕەشی ئێرتجاعی هەڵەسێت بەدزیۆ کەسێک ئەکوژێ ترۆرێ ئەکا و خۆی ناکا بە ساحێبی کەزازانێکەیە بەڵام جمهوری ئیسلامی زۆر بە ئاشکرا لە ڕۆژ مخالفین سیاسی خۆی ترۆرەکە نە یەک نە دوو بەدەیان نە ساڵێک نە مانگێک بەدەیان ساڵە خەریکە ئەمەکە بەنظر من ئەمەی تر ئەو پەڕی وەقاحەت و بێشەرمیە کە جمهوری ئیسلامی خۆی واوانمووتکا کە بەرابەر ترۆرە بەنظر من لەو ئەمریکاوە کە ئەم ئێستا کرد کە سووتێکی بە دەوریاکە و لە خەڵکی شەریفی ئێران و لە خەڵکی شەریف شرافتمەندی کوردستان و لە هەموو کەسێک ئەمە ئاشکرایە کە یەکێ لە بانیانی ڕشتی ترۆر و وەحشیگەری لە مەنتەقەکە جمهوری ئیسلامیە نەتەنیا لە مەنتەقە مەگەر ترۆریان نەکرد لە مەرکەزی ئوروپا
مەگەر وڵانی کەشاوەرزیان لە قبرس نەکوشت، مەگەر فەریدونی فەرەغزادیان لە شاری بوون نەکوشت، مەگەر بەختیاریان لە فەرەنسا ترۆر نەکرد، مەگەر قاسملی و شەرەفکەندیان لە پایتەختی ئۆتریش و لە پایتەختی برلین ترۆر نەکرد، زۆر سەیرە بەڕاستی لەم موردەوە. بۆیە من پێم وایە ئەم جۆرە شتانە ناتوانێت جمهوری ئیسلامی ناتوانێت کەس متەوەهم بکات، و جمهوری ئیسلامی ئەگەر ڕۆژە لە ڕۆژان کە ئەو ڕۆژە تێت حتمما ئەم تاریخەوە نامێنێ، ئەم ئەوزاعەوە نامێنێ، ڕۆژە لە ڕۆژان سەرانی جمهوری ئیسلامی یەک بە یەکیان لە خامنەی و ڕەفسەنجانی و خاتەمی و هەموو ئەوانە بگرە تاوانە ڕۆحانی هەمویان بە جرمی جەنایەت عەلەی بەشەریەت بە جرمی دەستوردان بۆ ترودی مخالفینی سیاسی خۆیان ئەبێ بچنە دادگا و لەم سەرەوە بێ خەڵک محاکمەیان بکات و خۆیان مەشمولن. زۆر سپاس ساڵە سەرداری بەهۆی کەمی وەختەوە دوو پرسیارم ماوە گەر سای بکەی لە وەختەکە زۆر تێپەڕ نەبێ کورد جواب بدەیت، تۆ زۆر مەمنونە بم. هەروەکو ئاگاداری ئیتلایە صادر کراوە بەسا ئیتلای زدی جەنگی عەلەی جەریانەی ئەرتیجایی و مشەخەسەن سەلەفی، کەسانی نەزەریان وا لە ئەم ئیتلایە عەلەی جەریانی سەلەفیمانە زۆر توندە، تۆ لەم بابەتەوە وەرزیادەی چییە و نەزەرت چییە؟ من پێم وایە ئەو ئیتلاعیە زۆر ئیتلاعیەکی ڕادیکاڵە و بەنظر من دووربینی کردووە، چوە ئەمڕۆی نەدیوە کە ممکن لەگەڵ سەلەفیەکە بە شمشێرەکەیەوە لە تاناکورا یا نازام لە خیاپورا یا لە هەرکوێ دەرگیر بێ، دەڕۆژتر مانگێتر و ئایندەیە و جامعەیە دیوە. من پێم وایە ئیتفاقەن خۆنەدان لە ئەوە کە ئەوانە تۆریستن و لە ئیسەوە خۆ ئامادە نەکردن بەرامبەریان و قاتع نوێسان بەرامبەریان بەنظر من ئەوەسە کە ئەتوانێت سەلەفیەکان لە کوردستانە وەکو نەبیرەیان بەرامبەر بە خەڵکی هەژار و فەقیر، بەرامبەر بە چەپەکان، بەرامبەر بە ژن، بەرامبەر بە زەحمەتکێش، بەرامبەر بە هەر شتێک وا زەڕەیەک بۆنی ئازادی خوازی لێبێ سوورترەکە. بۆیە ئەگە هەر لە ئیسەوە خەڵک، ئەگە هەر لە ئیسەوە فعالی سیاسی، ئەگە هەر لە ئیسەوە چەپەکان خۆیان ئامادە نەکەن، خۆیان متحد نەکەن بە دوور لە هەر ئیختلافی وانسیان بەیەکۆ بەرامبەر بەم هێزە ڕەشە، بەنظر من سۆزی دەست ناپارێزێ بێژێ وڵات تۆ هیچ نەوت. حد بە جرم 15 ساڵ لەمەوە بێت، بە جرم 20 ساڵ لەوە ڕۆژێ ڕۆژان دفاعی کردێ لە بەرامبەری ژن و پیا و هەر کەسێک، ڕۆژێ لە ڕۆژان دفاعی کردێ لە ئازادی خوازی، یەژێ تۆ چەپ بووی، تۆ بەرامبەر تۆ چوزانم قورعانت ناژێ پێ، چۆن ژنی وەکو پیا و بەرامبەر زانی ئەچێ بە سوراغی و سەرکوتیەکە و ترۆریەکە. بۆیە ئێمە تەجربەی ئەم مەسەلەمانە هەست. ئەمانە وا ئێستا سەلەفین هەر باقی ماندەی هەمان ئەو کەسانن وا وەختە ساڵەکانی 58 و 59 بەناو مەکتەب و قورعان و بەناو مفتی زادە شمشێریان لێکێشان لە کۆمونیستەکان و لە چەپەکان. ئەگەر کەسانێک ئەو دەورانیان لەبیر نییە من بیریان نەخەمەوە، ئەگەر ئێمە ئەو وەختە قاتع و ڕۆشن بەرامبەر بە مفتی زایی، بەرامبەر بە مەکتەب قورعان، بەرامبەر بە کۆنەپەرستی نەوێساین، هەر ئەو ڕۆژە هەر ئەو دەورانە ئێمەیان بە شمشێر لە تووپارە کرد، وا ئیسە لە شنگاڵ ئەیکەن. چاوی لەوە نییە کێ ئیسە ئیفلاحی داوە بەرامبەری یان نەیداوە، کێ تون بووە یانە، مەگەر من سوعالم لەو کەسانە هەست، مەگەر 500 نەفەر ژن وا یەزیدی بوون ئیتڵاعیان دابوو عەلەی داعش هەمویان خەریکن ئەفرۆشن، نەگە ئەو هەموو ئینسانە جرمێکیان کردبوو ڕەشە کوژی خەریکن، هەرکە نازان فیلمەکتان دیوە بەداخەوە، هەرکە لە خیابانەکانە ڕەدەبێت ئێنە بەر نە سوعالێ، نە پرسیارێ، نە ئەزان مسلمانە، نە ئەزان کافرە، نە ئەزان کۆمونیستە. بۆیە من پێم وایە اتفاقەن ئەو ئیتڵاعی جێ خۆیەسی، من پێم وایە نابێ ئێمە بترسین لە سەلەفیەکان، سەلەفیەکانیشە چ نەکون. ئەگەر دەورەی لە ئۆڵۆ ساڵ 57 و دەوران قیام جەماعەت مفتیزا بە شمشێر و کڵاشینکۆف و قەمە و ڕژانە خیابانەکان مەریوان و سنە، ئەگەر ئەو وەختە کۆمونیستەکان و چەپەکان چوایەنە ماڵۆ، ئەوان درترە بوون و ئەوان حاشیەیی نەبوون و ئەوان منزەوی نەبوون و ئەوان نەتوانی ڕەشترین قانون بەسەر خەڵکا دابسەکەن. ئێمە وەختە نەمانێشت و ئیسێش پێم وایە هەر کەسێ بەرامبەر بە ئەمانە قاتع نەوێسێ سۆزی ڕۆژ تیازە دەکەین. اتفاقا نەشێ وەها بێ سەلەفی نەوێری لە شارسنە لە مەریوان لە کوردستانە بێژێ سەلەفی، ئەوە نە بترسێ لە خەڵک، ئەو نە بترسێ لە ئینسانهای کۆمونیست و چەپ ئەو جامعە،
هەروە کە وەرەق لە زەمان مەفتیزا هەڵگەڕاوە و ئەوان مەجبور بن پاشەکیان پێکرا وە کۆمونیستەکان و چەپەکان دەست باڵایان پیا کرد لە ئەسەر ئەو ڕۆشنبینی ئەو شەفافیەتە ئەو قاتعیەتە بوو وا کۆمونیستەکان و کۆمەڵێ ئەو سەردەمە بوویان. ئێستش من پێم وایە ڕێگە هەرەوەیە تەبعەن بە هەموو جەنبەهای چوزانم ئەمنیەتی و ئەوان نەزەراگرتن بەرامبەرکێکردن لەگەڵیانە مسەلەح بوون ئامادەبوون خۆڕێخستن تەشکیلات دروستکردن بەرامبەریان تەبلیغات و ئفشاکردنیان و خارکردنیان لە ناو خەڵکی متەمەدنی شارەکانی کوردستانە. ئەو شعارە وا گاندی ئازادی دابووی شعارێکی واقعی و نووسی سەرەندەست جایە جەولانە ارتجاع ئەو کۆنەپەرستی نیست. ئەمە تاریخ 35 ساڵە و 40 ساڵەی سنە و شارەکان کوردستانە. ئێستش بەنەزەر من شێوە زینووە بێ ئەو قاتعیەتە بێ ئەو ڕۆشنبینیە بێ ئەو خۆ ئامادەکردن و خۆ مسەلەحکردنەوە بەرامبەر بە سەلەفیەکان ناسەلەفیەکان سۆزی بەنەزەر من دەست لە کەس ناپارێز. زۆر سپاس ساڵ سەرداری فقط یەک دەقە وەختمان ماوە بۆ ئەوەی ئەم جەحانمەی کە لە عێراق و لە ناو یەزیدیەکان و شەنگاڵ تکرار نەبێت و بە قەولی کوردیڵێ ئەم وشترە لەبەر دەرچی ئەم خەڵکەدا لە شارەکانی کوردستانی ئێرانیش نەخەوێ خەڵک دەبێ عەلەی سەلەفیەکان و هەر جەریانێکی ئیرتجاعی لەو قەبیل و لەو تاقمە دەبێت چ بکەن. یەک دەقە زیاتر وەختمان نەماوە زۆر مەمنون. بەڵێ من پێم وابێت لە سوعال پێشوە قسەمە کرد من پێم وایە هیچ ڕێگەیەک غێرز ئەوە کە نە چاوەڕوان جمهوری ئیسلامی خۆی خالق سەلەفیە خۆی مایانی بۆ باس کردوون. ئەگەر لە جێ ئەوان کە دەنەفەر بە قەمۆ شمشێر وەچن حەمڵاکەن بە کەسێک لە بازار تانەکورا ئینسانێکی ئازادیخواز ژنێکی بەراوردی تەڵەب جوانێکی ناڕازی ئۆپۆزیسیۆن ئیطلاعەیەکی بڵاوە کردایە ئەم تنی زیندانیانە کرد کونجی زیندان جێگەی بوو بەڵام ئەوان بە ئاشکرا بە ڕۆژ ڕۆشن لە مزگەوتە تەبلیغاتەکەن کار خۆیانەکەن خەڵکە ترسێنن ترۆر و ئرعاب و وەحشەت بڵاوەکەنەوە بەڵام جمهوری ئیسلامی لای بۆ چۆڵ کردوون. من پێم وایە هیچ ڕێگەیەک نییە غێرەزەوە کۆمونیستەکان چەپەکان جنبشای اجتماعی جنبشی بەرابەری تەڵەبی ژن و پیا و جوانان گەنجەکان جنبشی کارگەری فعالین و ڕەهبەران جنبشای اجتماعی ئەبێ خۆڕێخەن. ئیمڕۆ ئەو ڕۆژەسە بە دوور لە تەعەسوبەوە کێ چۆن لەسەر ئەم دنیا بیرەکاتەوە یەک ئامانچەست هەر کەسێ عەقیدەیە بەرابەری هەر کەسێ عەقیدەیە بە مەدەنیەتی ئەو جامعە کە شارەکانی کوردستان نابێ ترۆر و وەحشەتی تیا زاڵ بێ ئەویش ئەوەسە بەنظەرمەشە یەک بگرن لاعقل لەسەر مەسئلە متحد بن خۆیان ڕێک بکەن خۆیان مسەلەحکەن لەگەڵ هەر حیزبێکاوە پیان وایە ئەتوانێت کۆمەکیان بکە تەماس بگرن و حیزبی حکمەتیست گاردی ئازادی کۆمیتەی کوردستانی ئەم حیزبەکە منیش عزویم ئامادەین بۆ هەر دەخاڵەت و هەر هاوکاری و هەر کۆمەکێکە نێڵین ئەم هێزە ڕەشە ارتجاعیە باڵی کێشێ بەسەر جامعەی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی کوردستانە. زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ ساڵی سەرداری کات و ساتێکی خۆشێت ئارەزوو بۆکەین. سپاسدانەکەم مەمنون. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەدا هاتینە کۆتایی ئەوڕۆی ئەم بەشە لە بەرنامە.